تەمەنم 12 ساڵ بوو لە شێخەڵای بوو توانمان بەرامبەر کە شێخ عەبدولکەریمی لە بن قەڵاتێ لەگەڵ برام ئیشم دەکرد منداڵ بووم دوایە سناعەتێک چوو ناو بازاڕێ ئەمە نەقلی سناعی شمالی کرد ڕێی مەسیفی لەوێ ئیشم کرد تقریبان 4-5 ساڵان لەگە برایەکەم بۆ عەسکەر ئەو توانە بەتەنێ لە بوو من ماوە ئەمن زۆر گچکە بوومە وەختی کراون و سوپەر خەبوو خەتی بەغدای خەتی بەسڕای داهاتن دەیانگۆ من و وەستا لەوێ خەڵکە بوو مشتری دەیانگۆ ئەهای وەستا من زۆر گچکەم لە تەمەنی ئەو کوڕی خۆم بووم ئەوە خەڵک یعنی بڕوای پێ نەدەکردم کە وەستان بەس نائیلاج برایەکەم بۆ عەسکەر کەسم لەگەر نەما ئیشم لۆ بکە بە تاقی تەنێ مامەوە هەر دەستم بەکاری سیارە کرد و سێرڤیزی سیارەی پێشکردنەوە بوو گرت و بڵانس بوو تەکەر بوو هەموو ئیشەشی سیارەی یەک لە سیستەمەکانی سێرڤیزەکەمانەوەیە کە هەر سیارە کاتێکوانە ئیستیلامان کرد ئەو سیارەی جوان دادەپۆشین بەو لایلۆنەی لەبەرەوەی دەستمان پیس دەبیان شتەکە با کابرا گرەیمان لێ نەکا گرێ سارەکەی منتان پیس کردیە ئەو سیارە هات گوتی دەلەرزی سوکانی سیارەکەم دەلەرزی یەکسەر ئەمە هینامانە سەرڕەمپەی فەحسمان لە بۆ کرد تەکەرەکەمان یەک فەحس دەکەین زانیت چیتێ ئێستا ئەو تەکەرە هیچ مشکلەی نییە ئەوە گەمەی پێ دەکەم هیچ مشکلەی نییە دەچم تەکەرەکەی ئەو لاژگەمەی پێ دەکەم بزانم بڵانسی عیبی هەیە یان ڕۆتی یان ڤۆڵتی یەک فەحس دەکەم هەموو تەمەشا دەکەم ئەو تەکەرە زۆر گەمەی دەکات ئەوە زۆر خەتەرە بەڕاستی ئەگەر لوقمە سوکان بی یان ڕۆت بی هەرچی هانیان بیتن ئەوە زۆر خەتەرە سوکانی ئەوەی دەکات وەرەوەی گەمە پێ بکە ئێستا من یەک فەحس دەکەم زانم چیە لە بنەوە دەی کاکەوەلێکە ئەوە بەس لوقمە سوکانی خورایە پێویست بە هیچ شتەشکە ناکە ئەمن لە خۆڕ ئەوەی بکەمەوە لە بۆ سایقی ئیشەکە گەورەتر بکەن یان ئەو شتانە نابێت ئێستا ئەوە بە تەکید 100% لوقمە سوکانی خورایە ئەمن لوقمە سوکانەکەش دەکەمەوە لە پێش ساوتان فەحس دەکەم بەس لوقمە سوکانی خورایەوە لەوێ لە ڕێ دەلەرزیتن لوقمە سوکان ئیشەکەی چییە؟ ئیشەکەی ئەوەیە ئێستاکە ئەوە زۆر خورایە ئەو لوقمە سوکانە ئەگە دەربچیتن یەکسەر ئەو سیارە سوکانە دەستت نامینێ وەردەگەڕە تووشی کارەساتێکی زۆر دڵتەزیێن دەبێت زۆر زار خەڵکەیە کە سیارەکەی وەردەگەڕێ یان سوکانە دەستی نامینێ کابرا جان لە دەست دەدا نازانیتن ئەوە لوقمە سوکانی دەرچووە ڕۆتی دەرچووە دەرێ کابرا ئاگای لە خۆنەما سیارەکەی وەرگەڕا دەبی ئەتوو پشکنین بۆ سیارەکەتە علامەتەکانیش چییە کە ئێستا لوقمە سوکانە خورایە ئەو هەزەیە کە دانرایە لە خەڵکی لە ئەوروپای هەموو هەزە توانەکانی وەچی منە دێن فەحس دەکەن جوان ساڵانە سیارە خۆیان تێز دەکەنەوە بە جوانی یەک لە گرنگەکان زۆر گرنگە سایق بزانیتن چۆن لوقمە سوکانی خورایە ڕۆتی خورایە ڤۆڵتی خورایە ئەوە گرنگەکەیە کە ئێستا ئەو سایقە هات دەکەنە من دەرێ لە ڕێ دەلەرزی ئەوەل زار دەست بە لەرزینێ دەکا کەمەک لەرزینی پیارەکە ئەتو ئیهمال دەکەی ئەوە زیاتر دەخورێت کە زیاتر خورا دەردەچی تووشی کارەساتی دڵتەزیێن دەبی ئەوە گەمەکردنەکەی کە باسم کرد گوتان لێ ئەوە لە ڕێژ لە ناو تاسەی لە ناو ڕەگلان ئەو دەنگەیە ئێستا 100% لوقمە سوکانی خورایە ئەگەر دەبڵی بتەقی ڕوونی فرەدەدا بوشتەبلەکانی عیبینێ درام شەفتی عیبینە لاسقەکان شەمعەکان مەزبوطە سۆندەی ئیستاپی مەزبوطە هەمووی مەزبوطە بەس لوقمە سوکانی خورایە لەگەر دەبی تاخم بەنجی بگۆڕێ تاخم بەنجیش ئەو بەرەوبەر دەبی پێکەوە بگۆڕێ یەک تەکەر بەتەنێ نییە عادەتەن سیارە بەخۆی دەبی ئەتوو 10,000 کیلومتر 15,000 کیلومتر ڕۆیشتی دەبی بێ ئەو پێشەی فەحسکەی ئەو سیارەی فەحسکەی هەتا بزانی چ مشکلەت هەیە چ مشکل زار هەیە سۆندەی ئیستاپی سەبر ڕوون دەدا دوای ڕوونی تێدا نامینێ ئیستاپت نامینێ ئەویش خەتەرێکی زۆر گەورەیە مەترسیدارە ئێستا ئەمە ئیشەکەی لە بۆ ئەنجام دەدەین ئەو ڕۆتەملۆ بکەوەستا دوی بینە کاکە لوقمە دەی کاکە شلسپانەکەم لۆ بنە سەریع
ئێستا کەەوە لقمە سوکوانەکەمان کردەوە لاسقەکەشی دڕای ئەو لاسقەگە دڕا ئاو دەستە ناو سوکانی سوکوانەکە تێک دەداتن ئەوە لقمە سوکوانەکەیە کە باسم کرد کە گوتم خورایە بەس ئەو عیبەشی هەیە هیچ عیبت کەینە ئەوان دیشم هەموو فعسکردێنە لاستێقی دڕایە نەتێشتووە. چەند بەشەی گرنگکەیە لە سیارەی دەبی شوفێر ئاگاداربی یەک لەوانە زۆر گرنگە کارەساتی دڵتەزێنی لێ دەکەیتەوە ئەویش ئیستاپە. ئیستاب مشکلەی چ دروست دەکا بەنج ڕوحی ئەو سیارەیە دەبی زۆر ئاگاداربی لە بەنجی باش و خراپ. بەنجی خراپ تەمەشاکەن ئەوە بەنجی عادی هەمووی ئەوادەی ئاسنی تێدایە ئەو بەنجی عادی ئەوەش بەنجی ئەسلی بە هیچ شێوەیەک ناگری. بەنجی عادی وا لە ئەفلەنزەی دەکا ئەفلەنزەکەت دەخوا ئیستاپی ناگری لەگە ئیستاپی دەلەرزی سوکان گەمەی دەکا ئەو مشکلانە لە بۆ دروست دەکا بەنجی عادی. شتێکی زۆر سعرێکی واشی نییە فەرقی بەس بەنجی عادی و ئەسلی زۆر زەرورە لە بۆ ئیستاپی. ئەوە بەشەکەی دووەمیان زۆر خەڵکەیە یعنی ڕوونیستاپ لێک ناکاتەوە ڕوونیستاپ ئەوە شینە ئەوە لە بۆ زەردی نابێتن ئەتو بەکەی فخۆت بچی ڕوونیستاپی تێکەی دەبی تەمەشای دەبەکەی خۆی کەی بزانین چ ڕەنگە چی تێدایە ئەو ڕەنجی تێکەی ئەوە زەردە دەبی هەر ڕوونیستاپەک بەشی خۆی تێ بکەی ئەو ڕوونیستاپە مادەکی تێدایە ئەو مادە هەتا 100,000 کیلۆمەتری لە سیارەی ئیش دەکا پاش 100,000 کیلۆمەتری دەبتە ئەو ڕوونیستاپە مەفعولی نامینێ چ ڕوودەدا دەبووی ئیستاپەکەت یەکسەر خۆرچی لێتدا فترێک لە سەدەڕۆێت و دەبینی ئیستاپت نامینی دەچێکم وەستایەکی دەبۆیەکە ئیستاپی دەکەوە دەبینی ناوی هەموو خۆرچی لێدایە لۆ خۆرچی لێدایە ئەو ڕوونیستاپە دەبتە ئاو مادەکەی تێدا نامینێ دەبی ئەتو 100,000 کیلۆمەتر ڕۆیشتی ڕوونیستاپەکەت بگۆڕی. مەچینەی سیارە پێویستی بە ڕوونی باش ڕوونی سیستەمی ئەو جەوەی کە ئێستا تێدایەت و کابرا بۆ نمونە هاوینە ڕوونێکی گۆڕیا ئێستا بە زستاندا سبەینە زوو سرفی لێتدا دەنجی بتڵی دێ دەنجی گزولپیمی دێ ئەتو کاکە ڕوونی هاوینت تێکردیە دەبی ئەو ڕوونە بگۆڕێ 3 مانگ جارێک ئەتو دەبی ڕوونی سیارەکەت بگۆڕی ئەگەر هیچیش ئیش پێنەکەی هەر لە ڕاوەستانی خۆی دەبی ڕوونەکەی بگۆڕێ لەبەرەوەی ڕوونی هاوین لەگە زستانێ فەرقی هەیە. بۆ نمونە ئێستا هاوینێ ئەمە زۆر ڕوونی قورس بەکاردێنین لەبەرەوەی دنیا گەرمە تەبریدی پێ دەکەیت جەو گەرمە ئەو ڕوونەی تێدەکەی ئەتوو تەمەشاکە هەر نایەتە خوارێ بە هیچ نەوعچی ئەو ڕوونە هیچ نایەتە خوارێ ئەوە لەو زستان نابی دەنجی گوزلپیمی دەردێنی دەنجی بتڵی بە دەردێنی ئەوەشیان ڕوونی زستانە تەمەشاکەن ئەو ڕوونە ئێستا ئەو ڕوونە قورسەی کە باسمان کردەمە ئەوە گوزلپیمی سیارەکەتە ئەو ڕوونە قورسە بە زستانێ بەو سبەینە زوۆی دەستەنا ئەو کونێگچکەی چی لێ دێ ئەوە دەنجی دەکەوێتێ ئاسنی دەخوا ئەتوو دەبی ئەوەی کە سبەینانیش ئەوەی کە سبەینان کە جام ناکە ڕوونی دوونەی لە ناومایە ئەگەنا فەوڕی جام دەکە کە سرفی لێت دەی ئەتوو ئەو ڕوونە قورسەی تێکەی ئەو ڕوونە قورسە لە بۆ ئەوەی نابی ناسی حتا تەواو گەرم نەبیتن ئەو ڕوونە ناستە دەر ئەو گوزلپیمانە. ئەوە قۆڵی پستنیە ئەوە زۆر گچکەترا ئەو کونا تەمەشاکە لێتە ئێرە لێرە دەستە سەر ئەو بەگنەی فەرمونون ئەوە کونەکەی کێیە ئەلێرەدا دەنجی پیا دەکە ئەوە چیە ئیسبەینانە ڕوونی لە بۆ ناچی ڕوونەکە قورسە سەبر ئەو بەگنە دەخورێ دەنجی بەگن و بێرنی سیارەکەت پیا دەکە.
2-3 ساڵەوە پێش فکرم کردەوە گوتم عەزم لێ جێیەکی بکەمەوە ناو شار بیتن لەبەرەوەی ئافرەت دێ خەڵکی تکە دێ ئابرا هەیە دکتۆرەیە پاش دەوامان دەوام خلاص دەبوو سنعاقە پا دەبوو سەعات دوو هەستام گوتم بازەیەکی ناو شاری بکەمەوە هەموو نەوع کەسێک بتوانی بێتەکردم ئێستا لێرە ئەو جێ فراوانم کردەوە لە سایه خوای گەورە لەگەر ئەو برا خۆشەویستانم هەمومان پێکەوەینە 25 نەفەر تقریبان لێرە کار دەکا بە غەسلەوە هەموو ئیشێکی سیارەشمان هەیە لێکوانە هەر سیارە هەر گیر و گرفتەکی هەبی ئەلێرە ئەمە لە بۆی چارەسەر دەکەین ئینشاءالله. خير بي خير بس سام روين دغوري سنه هزار روي ساركت 21600 رويا 21600 رويا او ساره دبي رونك بكواليتي خويتي بكري او مواصفات امريكيه دبي بس لسر قباغي نسرايا تدرز شتي دكري عاده او مواصفات امريكيانه بينز بيس يعني 0 بيس الى سره ئەو سیارە ڕوونی خراپی تێکردیا 150,000 کیلۆمەتر ڕۆیە قەت فلاشی نەکردیا ئەو خرت و خار و پیسیەکە هەموو هاتە خوارە ئەمەش پێویستی کرد کە گڵۆپی ئۆیلپەمی پێویستی کرد کێسەکەی لۆ بکەینەوە تەماشاکە کێسەکەی چیلی هاتیە چۆن پیس بووە نا ئەو مەچینەی هەموو ئەو خرت و خارە هاتە خوارێ ئۆیلپەمەکەشی گرتیا ئەوجا 100,000 کیلۆمەتر سیارەکە ڕۆی پێویستە فلاشەکی لۆ بکرێت ئەو مەچینە خایەن بکرێتەوە یان ڕوونی باش تێ بکرێ ڕوونی بە کوالێت تێ بکرێ هەتا ئەو خرت و خارە تێنەکە هەر ڕوونەک فلاشی تێدا نەبی ئەو مەسیرەتی ئەو های لێدێ. زۆر کەسێ دەرێ فلتەری مەگۆڕە ئەو ڕوونە پیسە لە ناوی دەمینە نیو لتر لەگە ئەو ڕوونە خاوێنێک کە تێدەکەی هەموو ڕوونە خاوێنەکەت لێ پیس دەکاتەوە پێویستە داواکارم لە هەموو شوفێران پێویستە هەموو ڕوونەک فلتەری لەگەڵ بگۆڕن بەس فلتەرەکەی بگۆڕە ڕوونەکەی مەگۆڕە ئەوەندە زەروریترە فلتەرەکە. ئێستا من چەندین بڕوانامەم هەیە لە بواری ڕوون تۆتاشی هەیە شەریکەی یابانی ئەو بڕوانامەی دامێ لە یابان مەوجودە لە دوکانەی لە کنەخۆمە ئەوانە هەم بڕوانامەیان دامێ و هەمووش پشتگیریم دەکەن ئێستا زۆر ئاگایان لە منە و زۆر معلوماتیش تازەشم دەدەنێت. مرۆڤ کە خواردنەکی خراپ دەخوا چی بەسەردێ سیارەش وەک مرۆڤی وایە لە ئاو لە ڕوون ئەگەر تو خواردنەکی خراپ بخۆی چت بەسەردێ ئەو ڕوونە خراپەش تێ دەکەی ئەو مەچینەی زۆر مشکلەی بەسەردێ لەوانەیە بە دووسێ ڕوونی هیچ مشکلت نابی بەس پاش فترێکیت کە ئەو سیارەت هەموو خەڵکی پیادەکە هەموو پیس دەبی هەموو دەستەوە ناو ئۆیلپەمیش ڕوونی مزەخەیە ئۆیلپەم ڕوونەکەی بەسەر نایەخی تووشی مشکلت دەکا مەچینەکەت دەسووتێ پەک دەکەوی دەبی ئەو کەسێک کە ڕوونی بگۆڕی دەبی معلوماتی لەسەر سیارەی هەبی لەسەر سیستەمی سیارەی هەبی ئەو سیارە چنە و ڕوونێکی دەخوا چەند کیلۆمەتر ڕۆیە چ زۆرە ڕوونێکی تێ دەکەیت. زۆر جار هەیە ئیسان کە ویلی خواردەبی چۆن بزانی ویلەکەی خوار بووە لە تاسەی دەدا کە لە تاسەتدا یان هەوای دێتە خوارێ سیارەکەت هەوای کەم دەکا یانیش ئەوە تەیە سیارەکە دەگەویلی پێشەوەی خواردبی سوکان لە دی کە دەڕۆی لە سلۆری ئەو هاگەمەی دەکا ئەگەر پشتی خواردبی پشتی سیارەکەت گەمەی دەکا ئەوە لە بۆ معلومات لە بۆ سایقەکان بابزانن کە ویلی پێشەوە خواردبی چۆنە ویلی پشتەوەش خواردبی چۆنە ویلیش ئەلێرکوانەمە جیازمانەیە ئەوەل جار کە ویلەکەی فەعز دەکەین ویلەکە کە خوارە دەینێرە جیازمانەیە ئەو هەڕاز دەکەینەوە جەجی لێ دەدەین لە زۆر کەسەیە لە جێیتکە هەیە چەکوچی لێتدا بە چەکوچی ڕاز دەبتەوە ئەو ویلە فافۆنە دەشێ مەترسیەکانی چییە ئەوەل جاری کە ویلەکە خوار دەبیتن ئەتوو لە تاسەشی دەدەی یەکسەر هەست پێ دەکا سیارە سوکانی دەلەرزی کە ئەو سوکانە لەرزی ڕۆتی تێک دەدا لوقمە سوکانی تێک دەدا سەبر زیاتر دوایە تاات خوار دەبی گەمەی دەکا ئەو مشکلانە زیاتر دەبی عنی یەک ویلە خوارە
ئیشکە لە گەورەتر دەکات زیاتر زیان بە سیارەکە دەگەینی. ئێستا باسی بنزین دەکەین بەشێکی زۆر گرنگە لە سیارەی خەڵک بەدەستی دەناڵێنی بەدەست بنزینی خراپ. زۆر جار هەیە لە هاوینان زۆر جار هەیە لە هاوینان تانچەکەت بخار دەکا ئاو پیا دەکا مشکلی ئاو دۆ دروزەویان بنزینەکە ئاوی تێدایە یان نۆزنت پیسە خۆم تو هەموو جارە پێت ناکرێت نۆزنی خاەکەیەوە هەموو جارە پێت ناکرێت تانچی سیارەکەت بکەیەوە دەبی چارەسەری علی ئەو مشکلەیە بکەیت علی ئەو مشکلەیەشمان دۆزیتەوە ئەویش ئەوەیە دەرمانێکمانەیە لە ئوسترالیە دەینین ئێستا لە پێش چاوتان تەمەشاکە ئاو لەگە بنزینی تێکەڵ نابی من چۆن جوایەزی دەکەمەوە ئەوە تانچی سیارەکەی تووە ئێستاکە ئەوە تانچی سیارەکەی تۆ ئەو بنزینە ئەوە بنزینی سیارەکەتە هیچی تێدا نییە وایە ئەوە بنزینی سیارەکەتە ئەمە چی لێ دەکەین ئەو ئاوی پیا دەکات تانچی عادەتەن هاوینان تانچی ئاوی پیا دەکات عادەتەن ئەو مشکلەی هەموو سیارەک بخار دەکات یان بنزینەکەت خراپە ئاوی تێدایە ئەو مشکلانت لە بۆ دروست دەبی ئەتو 10,000 کیلومتر هەتا 15,000 کیلومتر دەرمانێکمانێت تێ دەکەی یەکجار مشکلت نامینێت چێشی بنزینەکە چێش سیارەکەت بە قوت دەبی کوالەتی بنزینەکەشت بەرز دەکاتەوە ئەوە ئاوە ئەوە ئاومان تێکرەمە ئەوە ئاوە لەگە بنزینی تێکەڵ نابی چەند جاری کەش لێک دەدەی هەر ئاوەکە دێتەوە خوارێ تانچی لە ڕێی سیارەکە دەڕوا بنزینەکەت دەجولێتەوە ئەوها دەجولێتەوە لێک نادا دیسان ئاوەکە دێتەوە خوارێ چۆن چارەسەری دەکەی ئەو ئاوەی لەو بنزینەی جوایز دەکەینەوە ئەمە دەرمانێکمانەیە ئوسترالیە ئەگەر کەمی تێکەی دەیکاتە دەرمان لە بۆ نۆزنەکەت فەرمونون ئەوە لە ڕێکە ڕۆیشتی ئەگەر یەک تۆزی کە ئەمە یەک قلیواتێکەکەینە تانچێکی گەلە گەلک زۆرە ئێستا نە ئاو نە بنزین هیچ نامینێ هەمووی دەبتە ئەو دەرمانە هەمووی دەبتە ئەو دەرمانە نە ئاو دەمینێ نە بنزین دەمینێ هەمووی دەبتە ئەو دەرمانە نۆزنی خاوێن دەکاتەوە کوالەتی بنزینەکەش بەرز دەکات چێشی سیارەکەش زۆر بە قوت دەکات ئەو جەبوو نمونە ئەو دەرمانەش هەر لە ناوی دەمینێ ئەگەر ئەو بنزینەشت خلاص کرد بنزینەش کەشت تێکرد ئەوە هەر دەمینێ ئێستا ئەمە سیرکەەوە هیچ نەما نە ئاو نە بنزین هیچ نەما هەموو بۆ یەک هەموو بۆ ئەو دەرمانە ئەجا من کەمم تێکردی ئەگەر زۆری تێکەم هەر هیچ نامینەیەکی وا تێکەی تانچێکی زۆر زۆر باشە شتێکی زۆر گرنگمان هەیە ئێستا لە سیارە ئەویش فلتەر و مەسفی بنزین و ئەوە شوتەی تەبریدی دەبی ئەوانە بگۆڕێ لە 20,000 کیلومتر پێویستە ئەتوو بیگۆڕی بۆ نمونە ئێستا ئەوە عادیە تەمەشاکەن ناوی چۆنە ئەوە ئەسلیە هەموو ناوی کلینکسە هەموو ناوی قاغزە ئەو بنزینەکە بێرە دادەی بە حیاتی یەک پشتکە خەڵت و پیسایی بێرە داناستە دەرێ ئەوە زۆر لە بۆ نۆزنەکانت پارێزی لێ دەکاتن زۆر کەسی شەیە لە شوفێرەکان لەبەر ئیمکانەتی لەبەریان وەزعی دەڵێ دێتە ئێرکوانە دەرێ هەوام لە بۆلێدا ئەوە شوتەی تەبریدیە باشە من هەوای لە چ بدەم ئەخەوە پیس بووە ئەوە کەپووی ئەو سیارەیە کەپووی بگیرێ سیارە چی بەسەردێ ئەو پیسایە و ئەو خەڵتا هەموو لە بۆ تو ئەو بۆنە دێ ئەو بۆنەی ئەو پیسایە لە بۆ تو دێ پێویستە لە 10,000 کیلومتر هەتا 20,000 کیلومتر پێویستە تو بگۆڕی قڵەکی ئەوە بە شتێکی زۆر بەسیتشە بە 5,000 دەبێت تو بیگۆڕی نەک هەوای لێدەی خاوێنیکەوە ئەوە شوتەی مەچینەیە شوتەی مەچینەی ئەوە بنزینی کەمتر سرف دەکە ئەگە بگۆڕی پێویست ناکات و هەموو جارێ هەوای لێدەی ڕوونەکەت پیس ناکە بەخەکەی پیس ناکات پێویستە تو هەموو جارێ فلتەرەکان مەسفیەکان لە 10,000 کیلومتر هەتا 15,000 کیلومتر هەتا 20,000 کیلومتر ئاخر عەدیتی دەبی هەمووی بگۆڕی